بەرنامەی پانۆرامە با سپۆنسەری دڵی شار. خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. شەڕی نێوان ئیسرائیل و حەماس لە غەزە بەردەوامە. بە جۆرێک شەوی ڕابردوو هیچ کەسێکی خاوەن ویژدان نەبوو دڵی لای هاوڵاتیانی بێتاوان و سڤیلی غەزە نەبێ کە بە دڕندانەترین شێوە بۆردومانەکرا. ئەم شەڕە بۆردەکانی سیاسین، ئاینین، گۆڕانکاری ناوچەکەن ئایا پەیوەندی بە چیەوە هەیە؟ ئایا ئەم شەڕە لەکوێ ئەوەستێت؟ دەستپێکە یاخود شەڕێکی نێوان ئەو دەوڵاتە و درێژکراوەی ئەو ناکۆچیانەی کە لە ساڵانی ڕابردوو هەبوو لەوێەوە کۆتایی پێدێت و یاخود لە شوێنێکی تر سەردەرەکان. عێراق لەو شەڕەدا لە چەند محورێکە بێ و سعودیە، تورکیا، ئێران، وڵاتانی کەنداو محلیان لە عرابی و شەڕەدا لەکوێ ئەبێ؟ بۆچی ئەمریکا بەو شێوە سەرسەختە پشتیوانی ئەکات؟ دەکرێت چۆن شەڕ لە نێوان حەماس و ئیسرائیل جا بکرێتەوە لەوەی کە شەڕی هاوڵاتیانی سڤیل و یاخود لە ناوبردن و شەهیدکردنی هاوڵاتیانی سڤیل و بێتاوان لەگەڵ سەربازانی حەماس لە یەکتر جا بکرێتەوە. هەر بەڕاستی ئەم شەڕە پریشی ئەگاتە هەرێمی کوردستان و کۆی زۆر تەحلیلی بۆکرێ لە چ ڕێگایەکەوە دێت یان لە چ ڕێگایەکەوە دێتە عێراق. ئەم شەو گفتوگۆ لەو بارەیەوەکەین بە میوانداری بەڕێز یەحیا نەوزەر، چاودێری سیاسی. سوپاس بۆ بەڕێستان. کاک یەحیا، ئەمە زۆر سادە پرسیارەوە بکەم، یعنی ئەوەی ڕوئەدا چییە؟ هەر بەڕاستی شەڕی درێژکراوەی ئەو تاریخەیە کە هەیە، بەڵام بە فۆرمێکی تر یان بە ناوەڕۆکێکی تر یاخود ئەجەندای تری لە پشت لێ ئاڵاوە. بسم الله والصلاة والسلام على رسول الله. هل لو جملة وكيسة أو تري أما الشر لبين إسرائيل وغزة يا شر لبين إسرائيل وحماس أما وياريه كإسرائيل تيا براوي بو أما كبتشينا ودواوا أم كيشي هم جا وتراو لبين مسلمانان لبين جولكابو تاكاتي دامزراندني همو مسلمانان لكيشابون لقل جولكيا كأو كاتب بريطانيا فلسطيني داير كرو أم إيشي بو كردون دواتر هاتن چیان گروتیان کاکە ئەمە شەڕی بینی عەرەب و ئیسرائیلە. ئەگەر بیرتان بێ هەموو جاریان پرۆسەی ئاشتی نێوان عەرەب ئیسرائیل، عەرەب ئیسرائیل، عەرەب ئیسرائیل هاتن بەم پرۆسەیە مەجموعەی وڵاتیان بێلایەن کرد و کۆمەڵی موعاهەدە و ڕێکەوتنیان پێ ئیمزا کردن. دواتر هاتن کاکە ئەمە کێشەی فەڵەستین و ئیسرائیلە، کێشەی کەسی تر نییە، بەس فەڵەستین و ئیسرائیل. عەرەبەکەیشیان کەم کردو، سعودیە، یەمەنیە، ئیماراتیەک، میسرەیە گوتیان کاکە و کێشەیەوە نیە، کێشەی میسر فەڵەستینە لەگەڵ ئیسرائیل. ئێستا قۆناغێکتر چۆتە پێشەوە ئەمە کێشەی غەزەیە لەگەڵ ئیسرائیل، ینی زفەی غەربی و جەماعەتی لەگەڵان نەوەڵا لەوە بچووکتری سەڵەم کێشەی حەماسە لەگەڵ ئیسرائیل. ئەخر ئەوە لەوەوە نایە کە هیچ هەڵوێستێک نییە، یان مەسەلەن ئێستا لەوێ ئەو ئاگربارانەیە لەوێ ڕەنگە مەگەر متعاتفی ئینسانی بێ وەکەوی چۆن لە هەرێمی کوردستان هەیە لە مەسەلەن لە شوێنەکانی تری فەڵەستینیش بۆ شێوە بێ. جا بیزەبت ئەمەمەوێ کاتێ ئەوترێ کێشەی حەماس و ئیسرائیلە تەمان کێشەکە بچووکە کرێتەوە لە کاتێکا ئێستا لەگەڵ ئەم ڕووداوە هەموو ئەم مەلەفانە هەڵتەکینەوە. 75 ساڵە ئیشەکرێ بۆ ئەم لەقتە کە بوترێ کێشەی حەماس و ئیسرائیلە، بەڵام ئێستا ئێمە کە ئاوا دانیشتون لێرە قسەی لەسەرەگەین بە شعوری هەموو خەڵکی سەرزەوی هەمومان نابینن ئەم کێشەی نەک موسڵمانانە لەگەڵ ئیسرائیلە و بە کێشەیەکی ئینسانی لە هەموو پایتەخت و وڵاتانی دنیا ئەوروپا ئەمریکاشە دش بەم ڕەگەزپەرستیە. کێشەکە هەموو جۆرە مەلەفانی هەڵتەکان، ئێستا هەموو موسڵمانێک هاوسۆزە لە مەوزوع، ئێستا هەموو عەرەبێک هاتوۆتە سەرخەد. ئەگەر دەوڵەتەکانیان ڕێگە بن خۆتان نەزان چی ڕۆیە لە ئیسرائیلە. یعنی 75 ساڵی ئیشی ئەم دەوڵەتی هەڵوەشانەوە، 75 ساڵی ئیشی ئەعلام و فلیم و هەرچی هەوڵی دیبلۆماسی و پەیوەندیەکانی ئەم دەوڵەتەیە بە سەرپەرشتی ئەمریکا هەمووی هەڵوەشاندەوە. هێنایەوە نقطەی سفر کە بریتێ لە کێشەیە
ئەمە ئیسا هەمومان نزانین کێشەکە بریتە لە کێشەی مسلمانان و قودس و ئەقسا لەگەڵ ئیسرائیلە و ئیسا ئەو بە تاگلایانە خەریکی ئەم ئیشەیە. ئێمە ئێمڕۆ 21 ڕۆژ تێپەڕێ بەسەر ڕۆژی شەمما کە حەماس زەربەیەکیە لە ئیسرائیل، زەربەیەکی زۆر ڕێکخراوی ممەنهەجی مەزبوطی حساب بۆ کراوە. تەنانەت حسابیان بۆ ئەو شوێنانە کردبوو کە دروستیان کردبوو بۆ دیلەکانیش کە ئەم شۆکە ڕوویە لە ئیسرائیلە تا ئەم چاتەی ئەمە قسەی تیاگەنێشتا شۆک بەریناوە ئیسرائیل تا ئەم دەقە وەکو هێستریا پەلامارەیە، پەلاماری شارێکی چەند کیلۆمەتریەیە 21 ڕۆژەیە گەنگاو نەتوانیوە بچێتە ناو غەزەوە، نەک نەیویستوە بچێتە ناو غەزەوە. ئەو ئەگەر بیتوانە و دەسەڵاتی هەبووە هەشتی مانگ هەموو غەزەیە گرت و نەجاتیە بوو، سەرکەوتنێکی گەورەی تۆمارە کرد و نەجاتیە بوو لەم هەموو زەخت و فشارە نێو دەوڵەتێکی ئیسە دروست بووە سەریگاڵن ئەم خەڵکە بۆ ئەوکوژی. ئەو پێشەکەی جەنابە لە باسی کوشتاری ئەو میلەتاکە کە ئەم شەو ڕوویاوە پێویستی بەمە نەبووە ئەمە بێنێتە سەرخۆی ئەم ئابڕوچوونە. بەڵام 21 ڕۆژە سەرەڕای ئەو هەموو کوشتارە، سەرەڕای حەسار، سەرەڕای ئاو بڕین، سەرەڕای کارەبا بڕین، سەرەڕایەوەی ئینتەرنێتی لیبڕیەوە و نایە لە چاوی دنیا لەسەر بێت چی ئەکوژێ و چی تاوانێکەکرێت، سەرەڕایەوەی ئیجازە وەرگرتنی لە ئەمریکا و ئەوروپا کە بە ئارەزووی خۆی چۆن ئەکوتێ و کێ ئەکوتێ و کوێ قەسفەکە و چەند کەسەکژێ و چەند ناڵەکژێ، سەرەڕای ئەمە هێشتا جورئەتی چوونە ناو ئەم شارەی نییە. ئەم شکانی وێنەی ئیسرائیل کە ملیارەها دۆلاری تێچوو بوو کە هەمومان لە ماڵۆمانوت ئیسرائیل موساد تەواو هەموو شتێک کۆنتترۆڵەتی ئاگای لە هەموو شتێکە کەس ناتوانێت بە بێ ئیزنی ئەو بجوڵێتەوە. نەک ئەوە بوو گەورەترین شکست لە 21 ڕۆژنەمەوە پێشا گەورەترین شکستی سەربازی ئەمنی سیاسی ئیخستیخباراتی ئێستا چی شیاتە سەر جەماوەری ئیعلامی سەر زەوی شیاتە سەر بۆ لە فەڵەستین لە بەشەکانی تری فەڵەستین ئەو هاوسۆزیێنی یان ئەو مووقیفێکی سەڕێح نییە بۆ بەس غەزە تا محمود عباس ئەگەر باسی هاوسۆزیەوە هەمویان لەسەر خەتن و ئێستا هەموو دەقی خۆپشاندانە لە هەموو شارەکان هەم ڕۆژە کوشتارە لە شارەکانی ترا و ئەو شارانە درەمش کۆنتترۆلی سەربازی ئیسرائیلن، یانی شتێک نییە تۆ ئیسە داوای شتێکی زیاوی لەوەی هاوسۆزی هەمویان هەیەە. و ئەمە ئیسا ئێمە بێنەم پرسیارە بکەین ئایا کە لەو شارانەی تر حەماس سوڵتەی عەسکەری نییە بۆ وازی لێ ناین ئیسرائیل بۆ نایڵە بە ئیسراحەت بژی ڕۆژ هەیە چەند کەسی لەو شارانە نەکوشت بێ لە ساڵانی پێشوو تا ئەم لەحزەیە. لەبەرەوە ئێمە بێ ئێستا ینی وێنەکەمان ئاوالەکەین. ئیسرائیل تووشی شکستێکی گەورە بووە، ئەمریکا و ئەوروپا دەمکامکەکانیان کەوت جارانەکو حەکەم سێری وەزعگانەگر خۆیان قسە بوو بە بێلایەن وەڵای ئەمە خەریکی ئاشتین لەبینی ئەم تەرەفانە. ئێستا وەکو وەڵای کوردەوە بە کەوش و کڵاشیانەوە هاتوونەتە سەر خەت بە یەعلامیان بە ڤیتۆیان، یعنی ئەمە تەریخ ئەینووسێتەوە. ڕۆژێک بووە ئەمریکا ڤیتۆی بەکارهێناوە لە ئەنجومەنی ئاسایش کە 120 دەوڵەت داوایان کردووە بەس ئاگربەست بکرێ، ئاگربەستی ئینسانی بیاڵێن. ئاگربەستی ئینسانی چییە؟ قەسف ڕاگیرە، یان شەڕا مەگرە بڕۆ شەڕ خۆکە ئازابەوە دەبابەت هەیە، تۆپت هەیە، سوپایەکی زەبەلاحت هەیە، ئەمریکایش لەگەڵایە وەرە دەستکە بە شەڕ، بەس قەسف ڕاگرە لەسەر ماڵی مەدەنی بۆ ئەم خەڵکە مەدەنیە 21 ڕۆژە ئاو کارەبان نەخواردن نەحی شتێک نە ئینتەرنێتی نییە بێڵە با بێتە دەرەوە ئاوی خواردن پەیاگە تەرمی کەسوکارەکەی بنێژێ. ئەمریکا ڤیتۆ بەکارهێنێ کە ئەم ئاگربەستە ئینسانیش نەکرێ. ئەمە تاریخی نووسێتەوە، ئەمە پەڵەیەکی ڕەش، ئەمە نیشانەی ئەو زەربە گەورەیە کە ئەم کیانە خواردوێتی. باشە کاکی حیا ینی ئەوەی کە هەیە چەکدارانی حەماس تێکەڵی هاوڵاتی مەدەنی بوون لەو بینایانن کە بردومانەکرێ یان بۆ چاشکاندنی ئەوانە یان بۆ دابەزین و یان بۆ شکاندنی مۆڕاڵی ئەوانە. طبعا ئیسا ئەم پرسیارە هەم گەز وەڵامەکەی ێزانانی ینی تۆزێ کۆن بووە بۆ حەماس جارێ لە 21 ڕۆژ لەم بەشە هجومی کردووە، یعنی لە ناو ماڵی خۆیان شەڕی نەکردووە کە هجومی کرد بە 1000 سەرباز چۆتە ناو شارەکانی ئەوان 90 جێگەی گرتووە، 90 شار و خێوە گوڵی ئەو شوێنی نیشتەجێبوونانی گرتووە، سوپایەک ڕای کردووە. باشە چەند ڕۆژی پێچوو جارێ تا ئەمانی کۆنتترۆل کرد کەوانە هەمووی چەکدار بوون لێ وەساون، ئەمە خەڵکیان لەگەڵانە بووانە هیچ کەسێکیان لە بەردەمانە بوو. ئێستا طبعا ئەو قسەیە باوە کە ئیسرائیل ئەڵێ ئەمە خەڵکەکەی کرۆ بەڕەهینە بۆ ئەوەی لیان نەدرێ. باشە لە سەرەتا شەو لە دوانێکی حەماسە بووتی هەموو بینایەک دیلێکی لێ تا ئەنین بۆی بردومان نەکرێت. پرسیارەکە ئەمەیە
ئێستا وێنەکە عکسی ئەوەیە بۆ تۆ کاتێک کەسێکی بەڕەهینە ڕێگەچی لە پشتی ئەوەسی ئەڵێ ئەگەر بم کوژن نەماکوژم یا ئەگەر بم کوژن ئەویشە کوژرێ وانە بەس ئێستا ئیسرائیل بە ئاشکرا ماڵ قەسف ناکە کە خۆی ئەزانێت لە 100% ئەم ماڵە کاملی مەدەنیە ئەم بینایەت شەنقاتە هەر هەمووی نیشتە جێبوون و خەڵگەتیاژی ئەو نەچوو قسەخانە قەسفەکە مەکتەب قەسفەکە کەنیسە قەسفەکە یعنی بە ئەن قەست چیەکە مەدەنی ئەکوژێ عەدەدێکی زۆری مەدەنی ئەکوژێ بۆچی بۆ زەختکردن لە حەماس کە تەسلیم بێ یعنی ئیسا معادلەکە عکس بۆتەوە ئیسرائیل ئەوێ مەدەنی بکا بە قەڵغان یعنی مەدەنی بکا بە قوربانی بۆ زەختکردن لەسەر چەکدارەکان ئەمە معادلەکە عکس بۆتەوە ئەم ئیسرائیلەکە مەدەنی سەکا بە درع و بە کوشتار بەس بۆچی بەرامبەر زەختی بچێتە سەر باشە کاک یحیانی ئەو مەسەلەی مثلا لە هەموو دنیاە معسکراتی هەیە مثلا شوێن هەیە بارەگا هەیە ئەوانە هەیە حەماس ئەو شوێنانەی نییە تا بچێ بردومامکە یان مثلا خەستەخانە مزگەوت و شوێنانە بەکار نایێنێ وەکەوەی کە باسەکرێ ڕێک گریمان ئەم قسەی تۆ ڕاستە باشە پرسیاری من وەکو ڕاست وەرێگرم حەماس هێزێکی منەظەمەیەکی ئەمریکیە کامراوتی منەظەمەیەکی ئەمریکیە دروست کراوە هاتووە ئەم خەڵکەی گرۆ بە بارمتر لە غەزە باشە چۆتە ناو مزگەوت و قسەخانەکە و تا لە ناو خەڵکەکانە باشە قوبوڵمانە ئیمزامان کرد ئەم قسە ڕاست باش ئەمە حەق ئەیا بە هیچ هێزێک لەسەر زەویە کە لە جوگرافیایەکی چەند کیلۆمەتریە کە بەحری و هەموو لایەکی تەنرا و گیرا و کەس ناتوانێت دەرچێ بە ئارەزوی خۆی قەسفکە بە ئارەزوی خۆی مەدەنی بگوژە بە بەرچاوی هەموو عالەمەی بینین ئەمە چی یاساک ڕێگەیاوە بمە لەکوێی دنیای ئەم یاسایانە ڕێگەی پێدراوە هەموو ئەوروپا دەمامکی کەوت لە مەوزوعە لەسەر چی ئەو هەموو ئیتیفاقیاتە دەولیانە ئەو هەموو مافی مرۆڤە ئەو هەموو یاسایانەی جەنگ یاسایە و ئەخلاقی هەیە لەم شەڕە هەمووی کەوت F-16 نابێ بەسەر شاری مەدەنیا بڕوە جگە لە F-16 ئیسە ئیسرائیل بەچی تر شەڕەکە بەسەر بازە ترسنۆکەکانی يعني حماس لەکوێ بەڕێزکاگە تۆ متابعێکی زۆر وردی هاوسۆزێکی زۆر تایبەت لێ بڕوە یەک دانە یاسای نێودەوڵەتی نەماوە لە پرسی جەنگە کە ئەم ئیسرائیلە بە ئاشکرا نەیشکان بێ نەگەوەی بڵێ من نەبووم یا ئەوە غەڵەتێکە یا ئەو قسانە نە هەر بە ئاشکرا بە ئاشکرا ئەیکا و ئەمریکا ئەوروپاش بە ئاشکرا ئەڵێن مافی خۆیەتی چیەکە هەرچی یاسایش پێشێلی گردو باشە ئەو پرسیارکەم بۆ بینەرەکانم مەسەلەن بەڕاستی حەماس لەکوێیە حەماس ئەوەی کە هەیە مەسەلەن سەنگەرێک هەیە کە تۆڵی تا ئێستا سەربازەکانی ناوێرە داخڵ بێ سەنگەرێک هەیە حەماسی لێبێ مەسەلەن خۆ تۆ زانی زۆرێک لە شوێنەکان بینای بە پێوە نێشت یعنی لەکوێن حەماس طبعا خۆ دەزانی من تۆ متابعی وەکو هاوسۆزێکی موسڵمانێکی هاوسۆز محللی عسکەری نین ئێستا بەڵێ مەبەستم ئاگاداری حەماس بکەین لێرە ئێمە لێرەین ئیسرائیل بەو هەموو تەکنۆلۆژیای کە باسەکرێ بە موساد و شاباکەوە بەوەی غەزە لە بەردەستیاتی لە بەردەستیاتی زەیانجی یعنی هەرچی ئەقماری سەناعی تەجەسوسی ئەمریکا و ئەوروپا و ئیسرائیلەیە ئێستا سێری ئەو مرەبعەکە هەرچی کامێرانە سێری ئەو مرەبعەکە هەرچی فڕۆکەیانە بەسەر ئەو مرەبعەوەیە ئێمە بێ لەو سوپایە بپرسین ئەو حەماسانە کوان بۆ ناگژی بۆ پەلاماری ژوورناڵی ئێمە بێ پرسین تۆ برسی لە من و بڵێن کاگە حەماس لێ بڕوانە بکوژە حەماس 21 ڕۆژ ئەم سوپایە و هەموو دنیاە بچێتە ناو غەزە دەرگایەکی بۆ ناکرێت تۆ بچێتە ناوی ئیم شەو کە ئینتەرنێتیان کوژانەوە لە غەزە بەردومانێکی زۆر بێمەعنا بە چەکی ئەمریکی پێشکەوت و هەوڵیان نابچنە ناو غەزە بۆ نەچوون حەماس ئەوانن کە ئەم شەو ئەژنۆیان شکاندن لەو سەحرا چۆڵایە تەمەنە و شوێنی ئەم شەڕانی تیاگرێ هیچی ئاوەدانی نییە ڕێگە و دەشتەیە کە لە بینی غەزە و دیوارەکەی ئیسرائیلە تا ئێستا لێوە شەڕەکرێ تا ئێستا لێوە شەڕەکرێ ئەم شەو لێوا شەڕکراوە ئەم شەڕ لەویە تەفنیشکراون و ڕاونراونەتەوە ئەو دیوی سنووری دیوارەکە ئەو حەماس لەویایە ئیسرائیل خۆیە بینێ خۆی شەزانێ لەکوێیە بەس بۆ جورئەتی ڕۆشتن بەرە ئەو ناکە بۆ پەلاماری من ژوو مناڵەکانیان لە ماڵەوە وەکو چۆن پەلاماری ژوو مناڵەکەی هەموو دنیا و تۆش ئەوەیە کە دەحدوو ئەو پەیام نێرە ئیسرائیل بۆ زانیاری و داتای هەموو غەزەی لە بەردەستە غەزە بەشە بۆ لە ژێردەسەڵاتی ئیسرائیل وانە شارێکە لە بەردەم خۆیان بۆ خۆی لە ناویا بۆ خۆی ئیداریگر هەموو شتگرەوە چۆن وەرەقی ئاو کارەبا هەیە لە هەموو
شارێکە ئەو داتای هەموو ئەم شاری لەبەردەستایە ئەو ماڵێکی تایە ئەسڵەن خۆت دەزانی کە چۆن تەلەفۆنەکە بۆ ماڵێگەڵێ بێزەحمەت چۆڵی گەیسەی بردومانێکن یعنی ماڵ بە ماڵە زانێکی تایە کاتێ بە ئەنقەز ماڵی وایل دەحدود بردومانەکە واضح ئەمە تۆڵەیە کاتەوە ئەچێ ژن و ماڵی کێکوژێ ئەو مجاهیدانی کە لە سەنگەران بۆی زەختێکی نەفسیان لەسەر دروستکە تەسلیم بن جورئەت ناکە خۆی بێتە پێشەوە شەڕکە سوپایەک جورئەت ناکە ئەمە لە هاوسۆزی ئێڵێ یان پێت وایە چەند ڕۆژی داهات و ئەمە هاوسۆزیە بخەولاوە باشە باشە تۆ من و تۆ ئیسرائیلی بەڵێ پێویستەکە ئەوەنە خۆمان ناشرینکەین لە بەرچاوی دنیاە بە پەلە نەچین ئەم چەند دارانە لە ناوبەری و نەجات بێ پێویستەکە ئەوەنە خۆی ناشرینکە ئەگەر ئەم سوپایە دەحەت بەڕاست لەسەر ئاستی دنیاشە ئەو خۆ ناشرینکردنە ماوە ئەو هاوسۆزیە ماوە ئەو ئینسانیەتە ماوە بەڕاستی بۆکێ یان ئەو ماسکانە نەکەوت بۆ هەر شوێنێک بۆ گەلێکی ستەم دیدەی و ئەو مژن و مناڵی کە لە غەزەیە ئێستا سەری پایتەختەکانی دنیا بکەی سەری ئەوروپا ئەمریکا بکەی سەرەڕای قەدەغەکردنی سەرەڕای هەرچی ئەو زەختەی کە حکوومەتەکان ئەیکەن گەلەکان هاتوونەتە سەرخەت ئەی بینن بە بەرچاوی خۆیانەوە ئەمە زمانی کۆن نییە بەس کامێرە و کەناڵەکانی دەسەڵات ینی حکوومەتی ئەو سەردەمە وێنەکە بگوازێتەوە عەکسی کاتەوە ئێستا سۆشیال میدیایەکەیە کە خەڵک ڕەئی هەیە تۆنی جۆ بایدن قسەیەکە تویتێکە نووسێ یەک ئینسانی ئاسایی ڕۆژنامە نووسێت ڕتویتێکە من ئەیبینم کە ڕیتویتی ڕۆژنامە نووسەکە خەڵک زیاتر لەگەڵ یەتی تا تویتی سەرۆکی ئەمریکا دنیا گۆڕاوە بەم شێوە هەمووی بەدڵی ئیسرائیل نییە وێنەکە بەدڵی ئیسرائیل نەچوو ئەوەی تۆ چاودێریت کردو و ورد ئاگاداری تێنەپەڕین وەڵامی ئەو پرسیارە بینەوە ئیسرائیل پێویستی بەم خۆ ناشرینکردنە نییە و 75 ساڵە خەریکی تەجمیلی خۆیەتی بە پشتیوانی ئەمریکا ئەوروپا ئەگەر جورئەتی بکردایە پیاوانە بەبێ قەسڵ بەبێ مناڵکوشتن بڕۆشتایە ئەم سەربازانی لە ناو بردایە 21 ڕۆژە جەنگی جیهانی ڕاگەیەنراوە بەرامبەر غەزە 21 ڕۆژ هەموو دەوڵەتەکان بە هەموو تەکنۆلۆژیان بە هەموو ئەو قەسف و تۆپبارانەوە لەگەڵ مەجموعەیەکا شەڕەکە شوێن ئەوانەی هاوکاری تا ئێستا غەزە ئەکەن یان حەماسەکەن لە چیەوە هاتووە ئەم بە پێوەستانە ئەم بە پێوەستانە تەبعاً مێژووی هەیە ئەم هێزە و فەڵەستین تەبعاً مێژووی فەڵەستین لە حەماس و دەست پێ ناکە حەماس بریتە لە یەکێ لەو هێزانەکە لە ساڵ 1970ەوە دامەزراوە کێشەی فەڵەستین کۆنترە لە حەماس کۆنترە لە هەموو قەزیەکان بەڵام ئەگەر بەس باسی حەماسگەن حەماس لە بەردواتوە بۆ ساڕوخ یعنی تەراکومی خەبات و هەوڵدانێکی ئەم هێزەیە و مێژوویەکی لەم ئیشە ئەلە ئێستا کێ هاوکارێتی بەش یەکەمی ئەم هێزە هێزێکی عەقیدەیی ئیسلامیە کە توانیوێتی سەربازێ دروستکە بە تەنها وەکو ئەم ئێوارە ئەبوو عوبەیدەی وتە بێژانەڵێ بە تەنها یەک سەرباز توانیوێتی سێ دەبابە بتەقێنێتەوە چەندێکی لێ کوژراوە سەربازەکانی بە پێ ڕایان کردووە ئەم هێزە معنەوێ لە ناوەیە هێزی ئیمانە ئەو شتە معنەوەیە کە ئەتبەستێتەوە بە خوایەکەوە خوایەکە ئەڵڵاهو ئەکبەرە لە هەمووی کاتی ئەم زەلامە بەم هێزەوە چێتە شەڕۆ بەرامبەر بە کەسێک یەک شەڕیان نەکردووە ئەم سوپایە لە 48ەوە تا ئەمڕۆ بەس نەستەلەیان دراوەتێ بەس وێنەیان جوان کراوە بەس وەکو ئازا پیشاندراون جەیشون لا یوقهەڕ هەموو ڕۆژە ڕێکلامیان بۆ کراوە فلیمیان بۆ دەرکراوە فویان تێکراوە تا ئێستا شەڕێکی حەقیقیان نەکردووە باشە ئەم زەلامە لەگەڵەما کووە بۆ تۆ کە ئەم لە ئەوروپاوە هاتووە جنسیەکی ئەمریکی هاتووە لێرە ژیانێکی خۆشیان بۆ فەرامێناوە هەرەوە نەبچێتە جەیش و معاشێکی باش و خۆش و ڕابێرە و ئیسراحەت کە لەم کەنار دەریانەی فەڵەستینە جوانەیە ئێستا هاتووە بۆ شەڕێ کە ئەم زەلامە هاتووە لەتیەکە و بینیشی لە ماوەیەکی کەما چی پێکرد لە ڕۆژێکە چ قەسابخانەی چاوشکاو بۆ ئەم سوپایە نەک چاوشکاو بووە وێنەکەی درا وێنەی چێ بووە عالم لێ ترسە ئەو وێنەی دراوە دەژێر پێ ئەو جنگاوەران دراوە ئێستا ئەم کەسە ناتوانێت بڕوا بەرەو غەزە ئەم گەنجە ئەم ئیسرائیلیە کە بۆ خوشگوزرانی هاتووە بۆ ئیسرائیل و جنسی وڵاتێکی تریشیە ئەمەنە مەجالیە بێ کە زۆربەی مەتارەکان داخراون بۆ ئەوان لە یەک مەتارە ناتوان ڕاکەن ئینا لە سا 50 سوپای هەمووی فیرارەکەەوە ڕا بۆ وڵاتی خۆی ئیشی چییە؟ ئیشی چێ لە ئوسترالیا ئاکسەریەتی دووزنسین لە 190 خەڵکی جوولەکەی ئیسرائیل جنسیەکی تری هەیە جنسی یەکەمی ئەمریکی ئەوروپی هەر وڵاتێکی ترە و جنسی دووەمی هاتووە بۆ خۆی خوشگوزرانی لە ئیسرائیل جنسی وەرگرتووە هەروەژەی بینی لە خطابی وڵاتانی ئەوروپیا کاڵێەوە هاوڵاتیمان لە غەزەیە یاونە هاوڵاتیمان ئەوەیە مەوزوعەکە بەڵێرەوەی مەوزوعەکە ئەمە هاوڵاتێکی دوو جنسیەیە یانێ لێوە فشارکەن لە غەزە کە بڵێ ئەوە جنسی ئێمە هەیە نەخێر ئەوە جنسی ئیسرائیلەیە و هەمووشان لە سوپای ئیسرائیلان
باشە کاک یحیا ئەو شەڕە پێتوانێ ئەو ماڵوێرانیە مەسەن بەتایبەت ئەم شەو ڕەنگە شەو سینناریۆیکی تری هەبێ ئیسرائیل لە ڕێگەی بردومان لە ڕێگەی کوشتنی خەڵکی بێتاوان ئەم وێرانکاریە لە چۆ سەردەرەکە ئەوەی ئێمە عزیەتەیە و جەناب و هەموو ئینسانی ئەم سەرزەویە ئەمە بڕاوەتەوە ئەم ئەم بەشەیەتی کە ئەم دەسەڵاتە بە پشتیوانی ئەم هەموو جیهانە و هاوکاری وڵاتانی دراوسێش هەرەوەی کە تۆ بەشداری لە حسابیانە هەرەوەی بێدەنگی لەم قەتڵ و عامە و دەستی ئەم زاڵمە ناگری ئەمە شەریکیە ئەم تاوانە عزیەتمانەیە کە ئەم سوپا بەهێزە ئەم هەموو چەکە هەموو ئەسلاح هەموو تەکنۆلۆژیا لە جیاتی شەڕکە بەس خەریکی خەڵک کوشتنە ژمارەیەک زیاتر مناڵێ زیاتر ژنێ زیاتر قورسایەک زیاتر لەسەر ئەو هینا و بینایە زیاتر بڕوخێنی یعنی هەنگاوێ بنێکاکە وەرە شەڕکە بڕۆ شەڕکە هەرچی تۆی بینی لە سوپای قەسام تەمان کۆمەڵە گروپی چەکداری تریش لە ئەمان سەرێکیەکەین هەر هەمووی دڵی ئاوا گیر ڕاکاتەوە بۆی بێنە ناو شارەکان بۆ لایەن ئەمان تامەزرون کە بچنە ناویان تۆڵی ئەو هەموو ژنوناڵیان لێکەنەوە کامی کەسوکاری خوان کەموو ژنی خوان کۆمووی مناڵی خوانن کامی کەسی خوانە بەڵام جورەتی نییە جورەتی نییە ئەم وڵات ئەم شوێنەمووی بتەپێنێ ئەم هەموو شوێنە وێرانکە ئەم هەموو خەڵکە بکوژێ وەکو چۆن بەنی ئیسرائیل لە مێژووە بە پێغەمبەر موسایان وت اذهب أنت وربك فقاتلا إنا هاهنا قاعدون تۆ بڕۆ خۆت و خواگە و شەڕکە ئێمە ناین ئەو سوپای وای لێهات ئەو سوپایە لە بڕۆ خۆتان یعنی ئەو سوپایە بەس تایسە فڕۆکەی ناردووە بڕۆ بە فڕۆکە بۆ میێرانکە اینجا منیە ئەمە چ سوپایەکە باشە باسی تونێلەکانی ناو غەزە ئەکرێ یعنی پێت وایە شەڕەکە بگاتە ناو کۆڵانەکانی غەزە و ماڵوێرانی زیاتر و وێرانکاری زیاتر و بۆ ئەوەی کە عەزمی چەکدارانی حەماس بشێنێت مەسەلەن کوشتنی ژن و مناڵی زیاتر لێ بکەوێتەوە لە ڕووی سینناریۆی ئەوەی کە چاودێری سینناریۆی واقعیەوە زۆر ئاسایە ئەسڵەن ئەوەی جێگەی موعجیزەیەت بۆ لە ماوەی ئەم 20 ڕۆژە ڕوویناوە ئەمە کە ئاساییە سوپایەکی ئەمەنە گەورە بە پشتیوانێکی ئەمەنە گەورە شارێکی ئەمەنە بچوو داگیرکە ینی بچێتە ناوی پانێکی 15 کیلۆمەتر 15 کیلۆمەتر بە 40 کیلۆمەترە 15 کیلۆمەترە بە پێ بڕۆیسە 70 جار بڕی بوویان هەر بە پێ بڕۆشت نایە ئاوا بە هەنگاو پاڵم گەستمە بوو یاریمانەکرد هەر ئاوا بڕۆشت نادەناویسە تاوا بوو ئەم سوپایە کە ئەمە ناکات ئەوە بیکردە بە حساباتی معادلات ئەسڵەن ئەو شەوەی کە 21 ڕۆژ لەمەوە پێش ئەو معجیزەیان نوان هەموو چاوەڕێ بوو لە ماوەی 3 ڕۆژەتەوە هەمووی تەواو بێ داگیریکەن وەکو سینناریۆی مەنتیقی بەپێی پێوەرە دنیایەکان و ژمارە و عەدەد و تەکنۆلۆژیا ئەمانە ئاساییە تەنانەت ئیسرائیل لەم شوێنە بگرێتەوە بچێتە ناوی پرسیارە سەرەکیەکە ئەمەیە و ئەمریکان پرسیاری هەیە لە ئیسرائیل ئەڵێەوە گرتە دوای ئەوە چی ئەوە تۆ چیتە دەناو ئەم شەو هەمووش کۆنتڕۆل کردوە تەقەیتیان نەماوە فیشەک ناتەقێت 2 ملیۆن ئینسانی لەژێر دەسایە فەڵەستینی چیەکەی بەم شارە وێرانە و بەم 2 ملیۆن ئینسان چیەکە دەم بچووکیە مەسەلەن 2 ملیۆن مرۆڤ نزیکەی 3 ملیۆن شتیا بەس تۆ لە کاکە ملیۆنێکی کوشتە و ئیستا 2 ملیۆن ئەمێنێتەوە لەگەڵ یایەتی و هەموو حەماس و هەموو شتێکیان کوشتە و خۆی 2 ملیۆن لەم وێرانە وەساون ئیسرائیل دوایمە چیەکە یاریەکە دەست پێکات ئەمانە خەباتەکەن ئەمانە دروستە بنەوە خۆ بزانێت غەزە نییە کاکە ئەمڕۆ بە ئیمزای هەموو عالەمەڵی کاکیان غەزە با بچێتە بەحرۆ هەر نامانێەوە با ئیسرائیل نەجاتی بێ و ئەم شەڕە تەواوێ باشە کۆتایی ئەم قەزیە بێگومان نەخێر ئەمە ئەو پرسیارەیە کە نەئەتوانن جوابی بنەوە نەوەڵامیان پێوە تووشی هێستریا و شکانێکی غرور بوون جگە لە کوشتن و تۆ بوتیارە بۆی کەس قسە نەکات بۆی کەس پرسیار نەکات باش 1 سەعات شەڕ بوەسێ حکوومەت ئیسرائیل چێتە دەرەوە و ئەڕوخێەوە میلەت دەیباتە دەرەوە ئێستش مزاری لێەکە ئەی شعبی ئیسرائیلیش لەگەڵەوە نییە شعبی ئیسرائیلی زۆرینەی دژیم حکوومەتە توندڕەوەیە کە ینی ڕەگەسپەرستە خراپترین جۆری حکوومەت ئەم حکوومەتێکی سە هەیە خۆشیان لەگەڵی نین نەخێر لەگەڵی نین و ئێوە تەبعنی ئەعلام مشکلەکەیەوەیە ئەو شتێک کە کاتی ئیسرائیلیە کوژێتە دنیا ئازانێت چی ڕوویاوە پێش ئەمە هەموو شەوێک بە سەدان هەزار و 200,000 و 500,000 خۆپشاندانە بوو دژی ئەم حکوومەتە فاشیلە و ئێسش بەردەوام هەموو شەوێگەی و داوا لە حەماسەکەن ناتانیاهو بۆ ئێوە و دیلەکانمان بۆ بنێنەوە بەو شێوەیە بەڵێ باش پرسیارێک لێرە هەیە کاک یحیا مەسەلەن زۆر ئێوە لە چالاگوانی تر لە چاودێری سیاسی تر لە خەڵکی تر گلەی ئەکرێ بۆ ئەو هاوسۆزیەمان مەسەلەن دژی تورکیانە بوو بۆی کە بردومانی ڕۆژاوایە کرد کە لێرە خەڵکی شەهید دەکرد ئەمە ئەوترێ یان فەڵەستین چی بۆ ئێمە کردو شعبی فەڵەستینی لەگەڵ ئێمەیان نەبووە
ئەمە تا چەند ڕاستە ئێوە لە مەسلەی ڕۆژاوا لەوێش لە مزگەوت دەدرێت لەوێش ژن و مناڵ جار شەی دەکرێت ئەگەر بۆ حەزم و بۆ ڕقەمەش نەبێت هەموو ئەم قسانە ڕاستە بەڵام کاتۆ تۆیەی لەم تەوقیتایگەی غەڵەتە ئەم پرسیارە کە بردومانی بۆ نمونە شاری سلێمانیە کرێ و خەڵگە کوژرێ و اختیارەگرێ لەم شارە بە درۆن کێ بێتە دەنگ کێ حکوومەتمانەیە حکوومەتی هەرێمی کوردستانمانێ ئەم شتێک کە معجززەیە بۆ کوردیش نمایی 100 ساڵە کیانێکمان هەیە باش نییە وەزیر هەیە وەزارەتی پێشمەرگەت هەیە دەستگای مخابراتی هەیە دنیای چەکدارێ هەیەوانە چەند هەزار کەس لە وڵاتە نانی چەکداریە خوا حکوومەت هێرێم پارەیەتی وڵاتەکە ئێمە پارەیە بمان پارێزێ ئەمانە یەکەم کەس نەبێن پرسیارە جوابنەوە و ئەمانە بێنە دەنگ لەمێ کاتی ئەمە نایەتە دەنگ ئەتوێ چی بڕوبیانی ئەبێت چی بڕوای باش ئەوە بۆ باش لەم لەحزا خۆ دەزانی هیچ کارەساتێکی مرۆیی هەیەوەکۆ هەر بەراورد دەگرێت هیچ کارەساتی جاوە بەو حەزمانە خێر نییە ئەمە باسیەکە اینجا ئێمە لەم لەحزا خەریکیەوەی کوژانەوەی ئاگرێکین یعنی ئەزانین چۆنە ئێستا دراوسێکەتان گڕی گرتووە باشە سێ قاتی ئەم ماڵە گڕە لە بەرچاو تا تۆ معقولە بیتە دەرەوە بەم جلو ڕیباتەوە بڵێ ئەوە کێ وای لێگرت خەتای هەتیوەکەیان بوو دەستکی بە قسەوتن بە مناڵەکانەوە بۆ شقارتەویا لەو تانکی بانزینە کاکە کەی وەختی ئەو قسەیە ئەو پیاوەیە چێم ئاگرە کێ لە ژوورێ جار ڕزگاری کە باش ئەگە بە ڕاست و ڕوانی و ڕاشکاوی لە کاکی حیا پرسم ئەگەر مەسەلەن تووشیا بردومانی قامیشلو بکە حەسەکە بکە ئامودا بکە کۆبانێ بکە ژن و منداڵ بکوژێ هەمان ئازارتە بێ بۆی وا نەزانی ئێستا ئەم جواب بدەیەمەوە لەبەر خاتری ئێستا ئەم قسەیەکەم جەنابێت توانین بڕیتەوە سەر لە هەر لە فەیسبوک لێیە هەڵوێستی ئێمە لە شەرناخە بیریە چ کارەساتێکی مرۆیی ڕۆیا کاتێکە فڕۆکەی تورکیا لە شەرناخە کۆمەڵکوژێکی کرد کە مەدەنی بوون بڕۆ بزانە ئێمە لە گردبوونەوەی سلێمانیا ڤیددیۆم هەیە قسەکەم ئێمە باسی شێگەین ینی ئەمە ڕاز نییە کە بڵێن تەنها بۆ فەڵەستین بۆی ئەزای ژۆرێکە لە زانی جەدە لە هەیە ژۆرێکە لە مزایەدەی کوردایەتی لەم لەحزایەوە کەسێکە بێ خۆی بە کورتتر بزانێت لە کەسێکی تر بەڵام من حەزەکەم زۆر بەڕوونی پێدەوە هەر کەسێک ئەم قسانەیەەکە هەر کەسێک لە ئێستا تەشویش دروستەکە بە بەرگی قەومیەوە باشە بە هەر بەرگێکی ترەوە تەنانە بە بەرگی دینیشەوە هەر کەسێک تەشویش دروستەکە تەنها خزمەتکاریەکی ئەو ینی ڕووی نایە ڕاستەوە خۆ بڵێ من هاوسۆزی ئیسرائیلم و دژی حەماسم بۆ نمونە بەو کوردیش نەکباسی قەزێکە بگەین یەت بەم زمانە تەشویش دەرەگا من هیچ گومانم نییە بە تەحەدا شۆیڵم هەر یەکێ لەو کەسانی ئەم قسانە وروژێنێ جا دیارە یا داما و ئەکاونتی فەیک و ئەمانەیە بڕۆرە بە دوای مەلەفیا یا جاژ بووە یا کوڕە جاژ بووە یا بەعسی بووە یا کوڕە بەعسی بووە یا ئێستا خەریکە لە موەسسە و شوێنەکە ئیشەکە نانی پەیوەندیە خوا لەم وڵاتە نانی پەیوەندیە خوا لەم مەملەکەتە یعنی معقول نییە کەسێک ئێستا حرەس حدودی ئێران بێ بەڵام بێت ڕەخنە بگرێت لە کوردایەتی من بڵێ بۆ هاوسۆزی ئەوەی تو هاوسۆزیێنی کەس بۆی نییە محاسبەی من بکە یا تەقیمی کوردات و هیچ کەسێکیش نییە کە من پێویستم بەوەی بێ خۆمی بۆ ڕوونکەمەوە بڵێم وەڵام من کوردم و من هەڵەبجەیی من کوردم من ئەبێ بپرسم لەوان ئەگەر ئێستا سەلاحەدینی ئەیوبی زیینوو بووە چۆن تەسەڕوفێکە لەگەڵ ئیسرائیلە ئەگەر ئێستا شێخ سەعیدی پیران زیندوو بووە چۆن تەسەڕوفێکە لەگەڵ ئیسرائیلە ئەگەر ئێستا شێخ مەلیک مەحموود زیینوو بووایە هەر کەسی ئەو قسانی کردا زمانی نەئەبڕی ئەگەر ئێستا قازی محەممەد زیینوو بێ ئێڵێ ئەم هەموو قسە ناشرینە بخرێتەوە ئەم بەرگی قەومی بکرێ بەبەرتا بۆی هاوسۆزی مناڵێک نەبی کە لەژێر قەسف و بردومانایە و هەرچی پێشەرگاری یاسایەگرێت ئەمە چی موزایدە بکە ئەوی بخاتە من مووقیفی دیفاع و خۆڕنکردنەوە ئێمە خاوەنی قەزین ئێمە کوردی موسڵمانین باشم قەزێ لە موسڵمانەتی هەرچەندە دینی ڕاستەقینیانی ئینسانیەت بەڵام هەستناکی ئەمە لە بەرژین ئەوەشا دەرچووە مەسەلەن مەسیحیەکیش مەسەلەن ئێزدیەکیش ئەستا بۆتە قەزیەکی ئینسانی ئەمە مەسەلەن ئێستا تۆ پێت قبول ناکرێت شەوان مەسەلەن شەوی ڕابردوو هیچ کەسێک نەبوو دەستی لەسەر دڵی نەبێت کە تۆ بینی بەردەم ماڵەکان هەمووی مەیتە و چاوەڕێیەکە بێ بۆی بنێژی مەسەلەن ئەم شەو ڕەنگە هەمان خوانەکە ئەمە ڕوودایە نازانین ئێستا بەڕاستی چی ڕوو ئەدا حتا داوا لاوکاران مەکەن ئەبدێتم بکەن مەسەلەن بزانم چی هەبووەتەوە ساعاتێمە لە بەرنامەی کە حساب کە تۆ مەخلوقاتێکی فەزایی قەسەکە نەچۆتە ئینسانی هەروە بزانە مەخلوقاتێکی فەزایی نە کوردی نە موسڵمانی باشە هاجووتە سەر ئەم زەویە
لە مربعێکی ئاوا 10 کیلۆمەتر بە 40 کیلۆمەترە قەسفی چی ئەگرێ؟ قەسفی ئاژەڵەگرێ، قەسفی ئاژەڵەگرێ. ئەمە و پێ تەحمولەگرێ؟ ناڵێ با بۆ سێکاکە، با بۆ سێکاکە پیاوە بە بڕۆبیان کوژارچی حەماس هەڵواسە. بۆسن دادگایان بکەن، وەرن دادگایی لاهادانێن هەرچی حەماسە محکەمە بکەن. بەس تۆ بۆ جورئەتەی بە خۆت ڕێگەی بە خۆت ئیجازەی بە سوپایەک کە مناڵ بکوژێ و ژن بکوژێ. اینجا با بڕۆینەوە سەرەوەی ئێمە کوردین، موسڵمانین، ئینسانین، بە هەر سێ مەلەفەکە ئێمە ئاوا گرێدراوین بەم قەزیەوە، شێلدراوین تایە، خۆجیاکردنەوە نییە تایە. ئێمە سەلاحەددینین، ئێمە موسڵمانین، قودس و ئەقسا ئەمانە ئیشی ئەمەیە. هەموو کوردێک وابەستەی بەمەوە. ڕەنگە شانسی فەڵەستینیەکان بێ، ئاخر ئەم قسەی ژەگرێ، شانسی فەڵەستینیەکان بێ کە قەزیەکان لەگەڵ قەومیەتێکی خۆیانە قەزیەتەکان بەسراوت و بە موسڵمانانیشو کە هەموو موسڵمان ئەمە شانسە. قودس لە سلێمانی وا هەرمان مەوزوع بوو. ڕەنگە شانس بێ، شانسی چی کە تۆ 10,000 کەس بکوژرێ لە ماوەی 20 ڕۆژە ئەگەر هەموو عالم هاوسۆزی بۆ دەربڕێ عیبێ، یعنی ئەمە چی؟ یعنی ئەمە بپرسین بەخینیمانترەکرێ کاگە حیا ئەڵێن ئەی بۆ ناچن ئەوانەی لێرە هاوسۆزن خۆتە زانی ئەمە زۆر جالامەوە بۆ پرسیارانە پێناڵنجوگە توشتەکەنە لە جوێ نانە هەر ئەوەی ئەبدێت نانە هەر ئەوە ئەبدێت بۆ ئێستاڵی ئیمارات نەنا ئەو جەدەلانە ببورە ئەو جەدەلانە سوۆشال میدیا سوۆشال میدیا بەشێکی تعبیرە لە شەقامی کوردی بەشێک ئەوەی کە ئێستا لە گوێ پێیانوتم بۆ دڵنیایی خۆت ئەوەی کە ئەڵێ ئیمارات داوای ئاخیر ئەبدێتکەوت داوام کرد ئەڵێ داوای مابەرێکەکە ڕێڕەوێکەکە بۆ هاوکاری مرۆیی نە پێم وانی خەڵکەکە بڕ خەڵک ناچێت دەرەوە. باش پرسیارەکەم ئەوە بوو کە بەڕاستی خەڵکەڵێ ئەو هاوسۆزیەتان هەیە حتا 15 پاس چوو بوو بۆ بەردەمی مەقڕی حزبێکی ئیسلامی بۆ فەرموەرە سەرتان بینە غەزە ئەمانە ژەوترێ ئەم جەدەلانە ئەکرێت بڕوا بکە ئێستا سوۆشال میدیا بکەیت و کۆمنتەکان ئەوان نووس من تێگەم ئەوە قەینا پرسیارێکی باوە بەڵام زۆر مناڵانە و زۆر نزمی عەقڵە خەڵک واڵێ حیزبەی و پاسانی هێناوە بڵێ وەرن بابتان بەم باشە جورئەت ناکات ڕێگە بە خۆپشاندانێ بکرێت لە هەولێرا بۆیە بزانێ خەڵکی هەولێرە ئەڵێن چی. هەرەو حیزبە خۆدانزان لە شنگال چۆن ڕای کردووە، هەرەو حیزبە زان چۆن کەرکووکی تەفنیش کردووە. باشە عیبە یاری بە شعوری مناڵ و هەرزە و ئەکاونتی فەیک بکەیت بەڵێ ئەمە سپاف ئەلکترۆنیەکە بخەیتە گاڵ بڵێ وەی خۆ بۆ ناچی و خۆ بڵێ. من ئەم ێوارە بە تایبەت گوێم لە ئەبوو عوبەیدە کرد کە ئەم شەو قسەی کردەوە. باشە حەزم گەرە بزانم ئەم زەلامە چی داوە لە خەڵکەکە، هەر بەجددی بزانم ئەم زەلامە ئۆتا لە ناو غەزەیە ئینسانێکی لەکوێ داواکاری چیان هەیە لە ئێمە مەسەلەن پێویستی بەوەیە چی بۆ بکەین؟ ئەوێ ئێمە بڕۆین لە غەزە هیچ کەس داوای کرۆ بڕۆن بۆ لایەن شەڕیان بۆ بکەن لە ناو غەزەیە ئەوانەی لە ناو غەزەشن ئەوەی کە ئیدارەی ئەو شەڕێکا لە غەزە داوای لە کەس کردو ینی مەرجی هەموو خەڵکە حەماس بێ جارێ هەمووی لەوەیە نزیکەی 50,000 چەکداری مدەڕەبی ئەوانە ئەوی تری هەمووی خەڵکی مەدەنی و هەر ناشێ بۆ شەڕ. یعنی ئەگەر قەزێ پێویستیان بە خەڵک بێ و خەڵکە خۆیە چێ. من پرسیارەکەمەوە بوو یعنی تێگەشتنەکەم ئەم کەسە یەک جار داوای ئەوەی نەکرۆ خەڵک بچێ بۆ غەزە و بەعەکسۆ ئەڵێ داواکەم لە هەموو وڵاتانی عەرەبی کە من ئێمە بە هیچ شێوە سوپاکانی ئەومان ناوێنە شەڕەوە، یعنی نامانێ بێ بە جەنگێکی جیهانی ئێوە بێن شەڕمان بۆ بکەن. باشە ئێمە تەنها ئەوە نەتێلانتان لێ پرسین لە دەوڵەتەکانی شەڵە نەک بە خەڵکەکە ئەڵێ یعنی ئێوە بێدەسەڵاتیتان گەشتۆتە ئاستێک کە نەتوانن ئەو قەسفەی ڕاگرن کە نەتوانن هاوکاری بێنە ناو تۆ سیرکە ئەم هەموو دەوڵەتە توانا و قودرەتیەوەی نییە هیچ نەبێ شەڕەکە قەسفەکە ڕاگرێ نەک شەڕەکە ڕاگرێ و هاوکاری بێنێتە ناو بۆ خەڵکە بۆ خەڵک بۆ حەمازنا بۆ قەسامنا. باشە اینجا پرسیارەکەی ئەمترەمەیە کێ لە کوردستانە داوای لە خەڵک کردووە وەرن با بڕین بۆ ئەوێ کێ ئەمە؟ ئەم پرسیارە وەختێ تۆیگەی یا لەوێ و داوا کرابێ خەڵک بڕوە یا لێرە خەڵک داوای گوری یڵڵا هەسن با بڕین کەس داوای ئەمەی نەکردووە و پێویستیشان پێ نییە و ئەوەنە پیاوی لێ لە ناو غەزا ئێسا بەشی ئازادکردنی شنگال و کەرکووکی شەکە و ئەوەنە پیاوی لێ لە غەزە بەشی ئازادکردنی هەموو پایتەختەکانی عەرەبەکە کە ئیسا دیلی دەستی موساد و ئەمریکان و بە ئەمریەوان ناوێرن جوکێشکە. باش ئیمارات ئێستا و هەڵوێستەی هەبووە سعودی ڕۆڵی چی بووە کە ئەگەر ببین وەکو قیبلەی مسلمانان لەوەیە مەسەلەن مەسەر ڕۆڵی چی بووە مەسەلەن وڵاتانی کەندا و جارێ و دەوروبەرە هەڵوێستیان چۆن بۆ تا ئێستا هەڵوێستەکەیان گەیشتۆتە ئاستی ئەوەی ئینسانیش بێت نەخێر وەکو ئەمڕۆوەتی پێویستی بۆنی هاوکاری بکەن و بچن بەدەم حەماس و ئان پێویستی بە کەسیان نییە بەڵام ئایا ئەم زەلامانە
عربي ژنین مسلمانی ژن بەڵام دراوسێن باشە معقول لە ڕێگەیەن ئەم حەسارە هەبێ نان نەبێ ئاو نەبێ خواردن نەبێ کارەبا نەبێ ئینتەرنێت نەبێ بۆ شارێکی بچوو کە زۆر بەسیتە دابینکردنیامانە بووی هیچی تێن ئەوە دەسەڵاتی نەبێ بڵێ کاکە من ئەبێ ئەم هاوکاریانە بگەین مەم خەڵکە ئەمە بێت دەسەڵاتی ئەوان دەرەخا ئەمە شکستی ئەوان دەرەخا هیچ لە مەوزوعەکە ناگۆڕێ بۆ فەڵەستینەکان بەس تۆ من دەوڵەتێکی وەکو میسر ئەم لاوازیە پیشانەیە ئەمە مشکلێ کە هاوسنوورە هاوسنوورە لە پاڵیایەتی لە پاڵ تا ئەمە ڕووبا یعنی سێرە و بێغیرەتیەکە لە گەڕەکە کە تا زەلامێکی قەفەسمیێڵ پەلاماری مناڵێکیاوە بۆکسێنیە دوانیە سیانیە چوانێت تۆ سێرەکەی کەس بە مناڵەگەڵێت تۆ بۆ واگەی یا بە بێعەقڵەگەڵێت تۆ بۆ پەلامارەی بەس بەو خەڵکەڵەوە چیەکەن کاکە بەشەرن ئەمە ئەم ئاستە قبولکراو نییە و حەزەکەم بزانی ئەوان مشکلەکانەوەی لەسەر خەتێک بوون کە بریتی بوو لە تەطبیع لەگەڵ ئیسرائیل ئاسایگن لەسەر بەندی ئەوەیە بوون بەڵێ ڕۆژ بە ڕۆژ وڵات ئەعلانەکرێت تێکچوو ئاهەنگی مارە بڕینی هەرچی عەرەب سەرانی عەرەبە لەگەڵ ئیسرائیلە ئەو ماسکەش نەکەوت ئەگەر ماسی ئەوروپا کەوت پێ ماسی بەشی زۆر وڵات عەرەب کەوتووە ئێمە ڕۆژێکە بۆ شایەتین سەری یوتیوب و گوگڵ بکە کاسێک مەلیکی سعودیە بۆ مەلیک فەیسەڵ کە نەوتی گرتەوە لە هەموو ئەمریکا ئەوروپا لەسەر شەڕی فەڵەستین و هەڕەشەی کوشتنیان لێ کرد پەشیمان نەبێ وتی کوشتنێک مەوە کە لەسەر قودس و ئەقسا بێ و بە برازاکەی تیرۆریان کرد ئێستا مراهقێک هاتووە لە جێگەی ئەم پیاوە دانیشتووە بەس خەریکی تەرفیهات ئێستا بەرەو میهرەجانێکە ڕامێرەجانی هینی پیاڵێن پایتەختەکان ناوی چییە؟ جەدە ڕیاض میهرەجانێکی نێودەوڵەتێکی نوخبە و بەرەڵا و هینی عالەمەیەنن لەوێ کۆیەکەنەوە و میهرەجانەکەن یاک لە حەزە ڕای نەگرتووە ڕێکلام بۆی خەریکیەوەی لە پاڵ بەڵێ ئێستا ئەم مراهقە سەرۆکی وڵاتێ بە شەرتێ سوپاکانی ئەم وڵاتە ئیسلامیانە بەبێ دەبابە بە پێ بڕۆن بەشی ئیسرائیلەکەم تەواویکە بەڵام ئیرادەیان خراوەتە دەستی کۆمەڵێ سەرۆکی خواردو ئەوترێ ئێران لەو مۆزوعیان ڕۆڵی چی بووە تورکیا ڕۆڵی چی بووە کاگە حەیە ئەمانە تەنها ڕۆڵێکی ئەعلامیان هەیە و یان هەڵوێستەکانیان یان ئەوترێ ئێران لە پشتی ئەم مۆزوعانەوە بە تەمان ئێمە ئێستا دانیشتوین لە شوێنێکە دانیشتوین لە ئێران زۆر نزیکین ئێمە دراوسێمان ئێران و ئێمە 70 ساڵە شێراوین لەگەڵ ئێرانە یەکەم ڕۆژی خەباتی کوردەوە لەم کوردستانی منوتووە لە ئێرانەوە چەکماوە گرتووە لە ئێرانەوە نانماوە گرتووە لە ئێرانەوە جێگەمان بۆ کراوەتەوە تا ئەم لە حزەیش کوردی عێراق کوردی سووریا کوردی تورکیا هاوکاری لە ئێران وەرەگرێت بەچەک بە خواردن بە هەموو شتێ ئێستا ئەمە بێ بە تاوان بڵێ ئێران هاوکاری حەماسی کردووە هاوکاری حەماس نەک بە پێچانەوە ئێستا بڵێ حەماس هاوکاری ئێرانەکە ئەمە شتێکی باش نییە ئێستا شتێکی باش نییە کە کورد چه هاوکاری ئێران کا بێ بە حرەس حدود خەباتکەرانی ئێران لە ناوبەرێ شتێکی باش نییە ئەمان هاوکاری بگەن بەڵام ئەویان چ کێشێکی تیا کە ئێران هاوکاری خەباتکەرانی کورد بکە ئێران پێویستی بەوەیە کە بە ئاشکرا بزانن خەڵکیش بزانێ کە هاوکاری فەڵەستینەکە ڕەنگە وڵاتی ترولایەنی تروانە پێویستی بەوە نەبێت کە بە ئاشکرا بزان کێ هاوکاریەکە من دوور نییە لەوە چ میسریش هاوکاری غەزە بکە هیچ دوور نییە بەڵام ناتوانێت بیڵێ یعنی من بە تەحلیل ئەڵێم ئێستا ئەکرێ ئەو سیسە بۆ ئەمنی قەومی خۆی کە غەزە لەویایە هاوکاری بکە ئینان هەموو چەکە لە کوێوە گاتەوێ کوێوەکە ئەو بەحرە ئەوە ئیسرائیلە یەک دەواازەیەکە ڕەفە یعنی بێر لە ڕەفع بڕوە هەر بە لەو تونانانەی میسرۆ بڕۆن کەواتە ئەکرێ دەوڵەت و وڵاتانی ژەبێ هاوکاری بکەن بەبێ قسەکردن بەڵام ئێران پێویستی بەوەیە ئێران لە ڕووی شەعبەویەوە لە ڕووی خەباتە و لە ڕووی هەموو ڕۆژە باسی ئیسرائیل و لە کێشای لەگەڵ ئیسرائیلە پێویستی بەوەی بە ئاشکرا بڵەوە ئێستا بە ئاشکرا لەسەر خەتە ئێستا بە ئاشکرا لەسەر خەتە هەموو ڕۆژێ لە حوسیەکانەوە پەیامێگەنێرێ هەموو ڕۆژە لە لوبنان و پەیامەنێرێ هەموو ڕۆژە لە عێراق و پەیامەنێرێ بۆ ئەمریکا کە ئەو شەڕەگەر ئاوا بڕاتە پێش هەموو شتێ بەدڵی تۆ ناوێ و ئەمە مەترسێکی گەورەشە بۆ ناوچەکە باشکاتە ئێستا ئەو پەیامەی لە عێراقەوە چن وردە مەسەن لە عینە سەد لە شوێنەکانی تر بردومانیان بە درۆن ئەگەر بچووک گەورە بردومانی سەربازگەکانی ئەمریکا کرێ و ئەمریکا و کەنەدا و هۆڵندا وتویانە بەشێک لە دیبلۆماتەکانمان نەچێشنەوە وڵاتەکانمان نەچن بۆ عێراق پێت وایە پرشی ئەم شەڕ بێتە عێراق یا هەرێمی کوردستان لەکوێ ئەگات ئەگەر ئەمریکا لەم غەترەسە و خۆ بە عەنتەرزانینەی بەردەوام بێ و لە پشتیوانی ئیسرائیل و ئەم شەڕە بەردەوام بێ
و شەڕی چوونە ناو غەزە بچێتە قۆناغی قورسر هیچ دوور نییە تەقینەوەکە گەورەتر بێ و کارتی تر بێنێتە پێشەوە ینی ڕاستە خۆی ئێران ڕەنگەی خۆی بێت بەڵام کارتی زۆرە ئێران لە عێراقا لە سووریاوە لە لوبنانەوە لە یەمەنەوە بەکارێنی وەکو یاری شەترەنج ئەو هەنگاوێک دێتە پێشەوە ئەمیش هەنگاوێکە چێتە پێشەوە و ئەمە پەیامیان ناوە بێ چۆن ئەمریکا هاتووە سوپاگێڵێ بۆ ئەوەی وڵاتی تر تەدەخول نەکا چونکە ئاو هجوومەی کە ڕوویە ئەگەر وڵاتێکی تر بە تەواتی بچواتە سەرخەت ئیسرائیلیش باش ئەمە مەترسی دروست ناکە لەسەر عێراق وەرێ بەڵێ مەترسێکی زۆر گەورە دروستەکە ئەوەی کە خەڵگەڵێ غەزەوە ئازانە شوێنێکی دوورە لێ ڕەنگە بەیانی لە سلێمانیا بێ ئەو کێشە مەشاکلان بەچیە مەسەلەن بەوەی کە ساحەی شەڕەکە فراوان بێ یعنی ئەگەر ئیسرائیل سوور بەردەوامێ لەسەر قەتڵ عام زیاوە بێ و بەرەو غەزە شت ڕووبە هیچ ئەگەرێ دوور نییە لە عێراقیشە کە ئەم هەموو شیعە هەیە سەر بە ئێران ئیشەکە دەست پێ بکەن لە لوبنانە خۆ دەزانین بە ڕاشکاوی بێڵێ یان دیبلۆماسیانە نایڵێ ناتەوێت بینەر بە زۆری هەموو ڕۆژە ئەم پەیامە نانێرێ بێگومان هەموو ڕۆژی ئەم درۆنە چی ئەڵێ ئاگاد لە خۆ بێ لە لوبنانە بێڵێ ئاگاد لە خۆ بێ لە رووسیەکان وڵە ئاگاد لە خۆ بێ سنوورەکەت دیاریکراوە پیاوی یادی خۆی شەڕ لەگەڵ خۆیان بکات نایکەی فراوانترە بێ یعنی ئەمە سراعێکی گەورەیە ڕەنگە زۆر خراپ تاقێتەوە کە لە تەسەوری کەسێکیشان نەبێ ئەو ڕەنگەش لەوەشا کۆتایی پێبێ ڕەنگە لەمەشا کۆتایی بێ ئێستا لەم بێعەقڵیە کۆتایی بێنن لەم قەسفە ئەگەر بەستی ئینسانی ڕاگەێنن پیاو بن شەڕی ئەرزی بکەن لەگەڵ خۆیانە شەڕکەن تورکیا لەمە ڕۆڵی چێکاگە حەیە تورکیا تا ئێستا تورکیا نامە بەستم ڕۆڵی چی بۆ بینیتەوە چاو دێر بینیوتە لەوە ئەمڕۆ وتاریاوە ئۆردۆگان گەورەترین جەماوەری کۆکردۆ دێ حیزبەکەی بە ئاشکرا بە ئیسرائیل ئەڵێ ئەمە حەماس بە تیرۆریزم نازانین و هیچ قەرزاری تۆ نین و ڕەنگە چۆن باسی لیبیا و تەسەڕۆکە پریشکەکە بگاتە تورکیاش یان ئەوە زەحمەتترە طبعا شتێکی استراتیجی ئێمە نایبینین کە بریتێ لەوەی ئیسرائیل ئاوایەکی لێکەم ڕۆژۆدا ناوە سنووریشی بۆ دەوڵەتەکەی دانەناوە تۆ زانی ئیسرائیل ناڵە کامە سنوورەکەمە وەرگاگەچین بۆ ئیسرائیلن کاگەیان تۆ سنوورەکە و کامەی با بێن بە خۆتیتە تەواوێ ئیسرائیل ئاڵایەکی دروست کردووە دوو هێڵیشینی بۆ کردو پێڵێن نیل تا فرات یعنی استراتیجی دووری ئیسرائیل بریتە لە داگیرکردنی نیل هەتا فرات ئەمە ئامانجە دوورەکەیەتی ئایا ئەمە نەک تورکیا ئێمەی کوردستان کە بەشی گەورەی کوردستانی بەرەکەوێت لە سووریا و لە عێراق و لە تورکیاشا یعنی قبولمانە ئیسرائیل لەمە داگیرکام خاکە ئێمە لەو حاڵەتەیە گەورە بێ طبعا استراتیجی ئەگەر لێرە بیوەسێنن ئەلێرە کە وەساندویانە لێرە کە بە زەبری مقاومە ناشاریان کرۆ دیوار بە دەوری خۆیان دروستکات تۆ زانین ئیسرائیل ئاوا دیواری دروست بە دەوری خۆیان لێرە بوەسێ هەموو لە نابوو دیواری تەکنۆلۆژی لێرە بوەسێ هەموو شتێ وەساوە بەڵام ئەو بێتە ئەمدی و و بێ بڕۆ بەرەو سنووریت تاوان ئەمە مەترسی استراتیجیە بۆ منتیقاگە وەکە زەمە قبول ناکە و ئەوەیشی کەوای کردووە بمێنە ئیسرائیل ئەمڕۆ ئۆردوگانەی سێ ڕۆژ ئیسرائیل بەشی سێ ڕۆژە کە ئەگەر ئەمریکا و ئەوروپای لەگەڵانێت باش ئەگەر ئەم قەتڵ و عامە نەوەستێنرێ بەڕاستی پێدا ناکرێ بڵین تێڕوانین بۆ هەموو بابەتە ئینسانیەکانی ژەگۆڕێ جارەوە نەک پێداچونە پێکدا تەواو بووە سێری کە ئەو هەموو قسەی 50 ساڵە بۆ نمونە حتا نوخبەی ڕۆشنبیری خەڵکی ئێمەژەیکە قەڵەم بەدەستەکانی ئێمەیکەن لەوەی حەزارەتی ئەوروپا ئینسانیەت مافی مرۆڤ تەنانەت کاتیەوەی مافی هاوڕەگەز باز بە ئازادی خۆی بژی هەموو ئەم قسە جوان جوانانە ئێستا بە بەرچاوی عالەمەوە هەڵەن قەیچەکە با و قەتڵ عامە بکرێ قەیچەکە با خەڵک بکوژێ قەیچەکە با مناڵ وای لێبێ کێڵێ ئەمە ئەوروپا و ئەمریکا ئیتر هیچ دمامکێک نەماوە لێرا نەکەوێت ئەم شەڕەنگێزی ئەوروپیە مێژووی هەیە و ئەم شەڕەنگێزی ناو تاچی ئیسرائیلی مێژووی هەیە یعنی بە دەرز ئەی خوێنێ من و تۆ ناتوانین ئەمە بکەین هەرگیز من و تۆ ناتوانین مناڵ بکوژین نازانم یعنی ئەم جورئەتی مناڵ کوشتنە چییە ئەگەر پێشتر تەڵقین نەکراوێ ئەمانە تەڵقین کراون کە ئەمانە کابرا سەرۆکی سوپایە ئەڵێ ئەمانە ئاژەڵن ئەوەی لە غەزای ئاژەڵە بێ لە ناو بڕێ وەکو ئاژەڵە سێریەکە لیان پرسی وان زانی لە دیبلۆماسیەکی ئیسرائیلیان پرسی لە کەناڵە ئەوروپیەکان وتیان ئەو وا ئەڵێ چۆن شتی وا بێ ئەڵێ وەڵا غەڵەتێکی ئەوەیە کە زوڵمی لە ئاژەڵ کردووە ئەمانە لە ئاژەڵ خراپتریشن یعنی تۆ لەگەڵ ئەمە هیچەکەی دەمامکی ئیسرائیل کەوت ئیسرائیل ئێستا کەشف بوو لە بەردەم عالەمە کە درۆوەکە
کە لەژێر مەترسیانە بۆ تا ئێستا هەر خەریکی داگیرکردن بۆ هەر خەریکی کوشتن بۆ هەر خەریکی ئیستیفزاز بۆ هەر خەریکی سوکایەتی بۆ هەر خەسێکی ئیهانە بووە 10,000 فەڵەستینیەوە تا لە سجنی هینا هیچیشی لە غەزە نەیگرتووە ئێستا هەمووی لەولا گرتووێت هەمووی خەڵکی مەدەنی ئەندام پەرلەمان وەزیر خەڵکی سیاسی زۆر زۆر سپاس بۆ بەڕێز زەر چاودێری سیاسی سپاس بۆ بەڕێستان ئەو دڵنیاش دەکەم من 10 ساڵە بەرنامەکەم کەس پرسیار بە مناڵێ بە زار وەکو ڕەفاقە شتێکم پێڵێ بە هیوای سەلامەتی بۆ هەموو مرۆڤایەتی ئێرە مینبەرێکی ئازادە هەموو بۆ چوونە زۆرا و جۆرەکانی تێدا شەنۆکەوە کرێ بۆی ئێوەی بینەر دوجار خۆتان حقیقەتەکان ببینن لەو پەڕی ڕاستەوە بۆ پەڕی چەپ لەو پەڕی دژەوە بۆ پەڕی لەگەڵ بۆ ئەوی دوجار ئێوە وەکو مرۆڤ بڕیار بدەن ئەم بەرنامەی ئەم شەویشمان بۆ چوونی کاک یەحیا نەوزەر بوو وەکو چالاکوانێک کە بینین بەردەوام لە سەرەتای دروستبوونی ئەو بابەتەوە هاوسۆزە لەگەڵ ئەو بابەتە و نەمانویست جەدەل دروستکە لە نێوان دوو کەسی تر بەڵکو ویستمان ئەو بۆ چوونە کوردانێش لێرەوە بگێنی بە هیوای سەلامەتی بۆ هەموو ئینسانێک بە هیوای سەلامەتی بۆ هەموو ئەو مرۆڤانەی کە لە غەزەن و هیچ هاوکاریەک یان هیچ ئەوەی پێوترە سەرەتایی مافی ژیانیان نییە ئێستا وێ ڕای ئەوەش دائیمەن لەژێر غەزەبی بردومانی ئیسرائیلن بە هیوای ئەوەن خوای گەورە ڕەحم بە هەموو لای بکە و ئێمەش پانۆڕامامان پێشکەش کردن و ئەمانەتی خوای گەورە